إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی خۆشەویستم، خوشکانی بەڕێز، لە باسەکانی زنجیرەی پێغەمبەرناسی ئەمڕۆ باسی هەندێک فەرمایشتی پێغەمبەری خوا ئەکەین صلی الله عليه وسلم، هەندێک ئەحادیث لەسەر ڕاستگۆیی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەواڵ پێدانە. یعنی ئەو هەواڵانەی کە پێغەمبەر داوێتی هەموو هەواڵی ڕاست و دروست بوون بەڵگەن لەسەر پێغەمبەرایەتی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم. ئیمامی بوخاری لە حەدیثی ژمارە 3007 بۆمان ئەگەڕێتەوە بە سەنەدی خۆی لە عەلی کوڕی ئەبی طالب، خوای لێ ڕازی بێ، ئەفەرمێ: بعثني رسول الله صلى الله عليه وسلم أنا والزبير والمقداد بن الأسود، قال: انطلقوا حتى تأتوا روضة خاخ فإن بها ضعينة ومعها كتاب فخذوه منها. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عادەتی وابوو هەر کاتێ بیویستایە دەربچوایە بۆ غەزایەک، بۆ جیهاد لە شوێنێک، عادەتی پێغەمبەری خوا وابوو ئەیشاردەوە، ئللا لە تەبووکە نەبێت. لەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە ڕێگاکە دوور بوو، مەسافەکە دوور بوو، بۆ ئەوەی مسلمانان خۆیان ئامادەکەن بە چاکی، هەموو جارێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیشاردەوە بۆ کوێ ئەچێ، بۆ ئەوەی دوژمن خەبەری پێ نەگا و خۆیان ئامادەکەن. بەڵام لە تەبووکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر دووری ڕێگاکە و وەزعەکەش کە زۆر ناڕەحەت بوو، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئاشکرا وتی بە سەحابەکان: من بۆ ئەو شوێنە ئەچم. لێرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیەوێت فەتحی مەککە بکات، ئەیەوێت فەتحی مەککە بکە. لە کاتێکا کە ئەیویست فەتحی مەککە بکە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە لای کەس باسی نەکرد ئیلا مەگەر کەسە زۆر نزیکەکان کە مەبەستی ئەم غەزایەکە خەڵکو ئەکاتەوە بۆی، مەبەستی ئەوەیە کە ئەیەوێت بڕوا بۆ مەککە و فەتحی مەککە بکە. جا لەو سات و وەختانە کە جێشی ئیسلام و سوپای ئیسلام خەریکی ئامادە باشی بوون، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەلی کوڕی ئەبی طالب و زوبەیری کوڕی عەوام و مقدادی کوڕی ئەسود کە سێ سوار چاکی لێهاتووی گەنج بوون لە ناو سوپای ئیسلامە، بانگی کردن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و پێی فەرموون ئەڕۆن بۆ فڵانە شوێن، لە شوێنێکی دیاریکراوە بوو، بیرێکی تیابوو، ئەلەوێ ئافرەتێک دێت، ئەلەوێ نووسراوێکی پێ لێی بسێنن. ئەمانیش بە پەلە ئەڕۆنە نەفس شوێن ئەوەسن، چاوەڕوان ئەبن تەماشاکەن ئافرەتێک بە سواری دێت بۆ نزیکی بیرەکە. یەکسەر ئەمانیش پێی ئەڵێن تۆ نووسراوێکت پێیە تەسلیممانی بکە. ئافرەتەکەش ئینکاری ئەکات، ئافرەتەکەش ئینکاری ئەکات. فانطلقنا فاعتعادى بنا خيلنا
حتى انتهينا إلى الروضة چون أو شوێنەی کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرمووی روضتي خاخ فإذا نحن بالضعينة ئەڵێ تەماشامان کرد ئەو ئافرەتە هات فقلنا أخرجي الكتاب وتمان أو نسراوە دەرکە ئافرەتەکە ئینکاری کرد فقال ما معي من كتاب وتی من هیچم پێ نییە ئەمانیش پێیان و دەریکە چونکە پێغەمبەر فەرموویەتی صلى الله عليه وسلم ئێمە ئەزانین تۆ نووسراوێکت پێیە ئەبێ دەری بکەی ئافرەتەکەش دەری کرد فأخرجته من عقاصها ئەڵێ لەناو پەلکەکانیان شاردبوویەوەی نووسراوەکەی دەرکرد دای بەدەستیان زانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم درۆ ناکات و تەسلیم بۆ ئافرەتەکە کتێبەکەی دا بەدەستیانەوە نووسراوەکە ئەوانیش هێنایان بۆ لای پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فانتهينا به إلى رسول الله صلى الله عليه وسلم فإذا فيه من حاطب بن أبي بلتع إلى أناس من المشركين من أهل مكة يخبرهم ببعض أمر رسول الله صلى الله عليه وسلم كاتي تماشاي نسراوكيان كرت تماشايان كرت أم نوسينا لحاطبي كر أبي بلتعوية صحابي في غمرة صلى الله عليه وسلم نوسيتي بو سراني قريش حاطبي كر أبي بلتعة نوسيتي بو سراني قريش تيايا هندك لهوالو خو آماده كردني في غمري خوا صلى الله عليه وسلم باسكاو بيان ألي لواني بولاي ايوه بيخوتان آقادار بن فقال رسول الله صلى الله عليه وسلم يا حاطب ما هذا حاطب أمتشيه قال يا رسول الله لا تعجل علي إني كنت امرئا ملصقا في قريش وتي أي بيغمري إخوة فلم لي مكة يعني الزوب ريارم لي مدن من كسيك بوم لناو قريشا لبن الرتا ولا الرتشلك لأوان نبوم نسرابهم وقي أوانوا ولم أكن من أنفسها يعني للرتشلك قريش نبوم لمكة لكاتي كم شنك حاطب لمهاجرين بو لوان بو لمكة وهجرتيان كردو لقل بيغمروا أصحاب كان يابو مدينة أمش هجرتي كردبو لقل يانا وكان من معك من المهاجرين لهم قرابات بمكة أواني ترك لقل طابون لكوجبراني مكة هميان خزمايتيان هبو لقل خلق مكة نزيكي وخزمايتيان هي يحمون بها أهليهم وأموالهم مالو سروتو منالكان إخوان كلويت جماون بهوي خزمايتيكوا أي باريزن بلا من كسم نبو من كسيكم نية خزمايتيكي نزيكم لقلا هبي مالو سروتو منالكان بباريزي اللوي فأحببت إذا فاتني ذلك من النسب فيهم أن أتخذ عندهم يدا يحمون بها قرابتي بويا أمام كرد تاوكو منيش أجر أم هجومك أيكين أم غزايك أيكين أجر سر نكوتين بو أوي أم قصي منا أم نسراوي منا ببيت معي أوي كوا أوان بزيان بما بيتو مالو سامانكم داجيرنك صحابيك لحالتك توشي ضعف دي توشي لاوازي دي لبر خاطري أوي مالو سروتكي بباريزري لمكة نسراويك أنوسي على نوك إيما نتوانين مكة فتح بكين با خلقي مكة دعائي أجر دسيان كرد بسر مالو سامانا كانا إنكي منيش باريزراو بي بهوي أمنا ما يوك بيان أنوسم جاء عمري كوري خطاب تماشا أمك كاريكي زور خطر براستي أو دفاع لخويك راسيك أليد وما فعلت أليد من أمل بر أو نمكر ككفر بيان هل قرانا وبي الإسلام والرازيش نبو ما بكفر لدواء إسلام بيغمري إخوة صلى الله عليه وسلم فرموي لقد صدقكم فرموي حاطب راسك يعني أويك وتي راستك يعني ناو دلي خوي باسك حاطب بلام أم كاركي زور خطر نابي مسلمان بحيث شيويك ولا دوستايتي بو كافر هبي
ئەگەر ئەو کافرەش نزیکترین کەسەکانی بێ، نزیکترین دۆستەکانی بێ. بۆیە عومەری کوڕی خەتاب زۆر تووڕە ئەبێ و ئەڵێ ئەی پێغەمبەری خوا دعني یا رسول الله أضرب عنق هذا المنافق. ئەم کارە کاری منافق و دوڕوەکانە، ئیجازەم بە ئەی پێغەمبەری خوا بابەم لە ملی، چونکە ئەمە لە ڕاستیە کاری ئیماندار نییە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ إنه قد شهد بدرا. ئەی عومەر، حاتب یەکێک بوو لەوانەی کە لە غەزای بەدرا بەشدار بوو. وما يدريك لعل الله أن يكون قد اطلع على أهل بدر فقال اعملوا ما شئتم فإني فقد غفرت لكم. أي عمر، حاتب بەشدار بووە لە جەنگی بەدرا، لە غەزای بەدرا، سابقەیەک و پێشینەیەکی جوان و چاکی هەیە ئەم پیاوە بەڕێزە. ئێستا تووشی ئەم هەڵەیە هاتووە. کێ ئەڵێ خوای تەعالا تەماشای ئەهلی بەدری نەکردووە؟ ئەم لەعەلە لە فەرمایشتەکانی پێغەمبەرا و لە قورئانیشا بۆ تەئکیدکردن هاتووە. یعنی خوای تەعالا لە پاش غەزای بەدر تەماشای ئەوانەی کرد کە بەشدار بوون لەو غەزا گەورەیە بۆ سەرخستنی ئیسلام. بۆیە خوای تەعالا پێیانی فەرموو ئەی ئەهلی بەدر، ئەی ئەوانەی کە بەشداریتان کردووە لە غەزای بەدرە، هەرچی ئەکەن دوای ئەمە بیکەن من لێتان خۆش بووم. یعنی ئەوە نە کارەکە گەورەیە، هەر کارێکی تر دوای ئەوە بکرێت ناتوانێت ئەو کارە گەورەیە بسڕێتەوە. ئەمەش لە ڕەحمەتی خوایە بۆ ئەهلی ئیمان. یعنی ئەهلی ئیمان جاری وا هەیە کارێکیان ئەنجام داوە یا کارێک ئەکەن ئەوەندە گەورەیە بۆ خوای تەعالا، دوای ئەوە خوای تەعالا لە هەر هەڵەیە کە ئەیکەن خۆش ئەبێ. لەبەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حاتب خۆش بوو، لەبەر ئەوەی کە یەکێک بوو لەوانەی لە غەزای بەدرا بەشداریان کردبوو. بەڵام کارەکەی حاتب کارێکە لە کارە گەورەکان، لە گوناحە گەورەکان کە مستحقی عقوبەیە. بەڵام ئەو کارەی پێشووتری بۆ مایە ئەوەی کەوا عەفو بکرێ لەو گوناحە گەورەیە. ئەم حەدیثە ئەوەمان بۆ دەرئەخا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جاری وا هەبووە لەلایەن خوای تەعالاوە شتێلێکی پێوتراوە، وحی بۆ هاتووە بە مەسائلێک کە غەیبە و خەڵک نایزانێ، بەڵام پێغەمبەری خوا ئاگادار کراوەتەوە لێی. چونکە پێغەمبەری خوا بە عەلی و بە زوبەیر و بە میقداد فەرمووی بڕۆن لە فڵانە شوێنە ئافرەتێ دێ نووسراوێکی پێ نووسراوەکەی لێوەربگرن لێی بسێنن. ئەمەش معنای ئەوەیە کە وحی پێغەمبەری ئاگادار کردوێتەوە. پێغەمبەری خوا لە خۆیەوە ناتوانێ ئەمە بکە. و لەسەر ئەمە چەندین حەدیثی تریشمان هەیە، بەڵکو ئەتوانی بڵێ ژمارەکەی لە دەیەها تێپەڕ ئەکا. هەموو شایەتی ئەدەن لەسەر ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە وحی ئیلاهی ئاگادار کراوەتەوە. بۆ نمونە حەدیثێکی تری بوخاریمان هەیە لە ژمارە 3169 ئەبو هورەیرە بۆمانی ئەگێڕێتەوە. ئەفەرمێ کاتێ فەتحی خەیبەر کرا، فەتحی خەیبەر غەزایەک بوو لە بەینی ئیسلام و جوولەکەیە، پێغەمبەری خوا تایە بەشدار بوو. لەو غەزایە پێغەمبەر و مسلمانان سەرکەوتن بەسەر جوولەکەیە. لە کاتی ئەو غەزایە دەستی حەیوانێ بە هەدیە لەلایەن جوولەکەوە هێنرا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەیانزانی پێغەمبەری خوا حەزی لە دەستی حەیوانە، یعنی لە گۆشتا حەزی لە دەستەکەی ئەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم. کە هێنایان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو جوولەکانەی کە لێرن لەم دەوروبەرن کە لەلایەن ئەوان و ئەمە هاتووە بۆ من کۆیان کەنەوە، کۆیانیان کردەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی پرسیارێکتان لێ ئەەکەم، بەس بەڕاستی وەڵامم بەنەوە. وتیان بەڵێ. پێغەمبەر فەرمووی کێ باوکی ئێوەیە؟ یعنی نەسەبی ئێوە و ڕەچەڵەکی ئێوە بۆ کی ئەگەڕێتەوە؟ وتیان بۆ فڵان کەس ئەگەڕێتەوە، یعنی ئێمە لە نەوەی فڵانە کەسین.
پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی درۆتان کرد ئێوە لەنەوەی فڵانە کەس نیتان بەڵکو لەنەوەی فڵانە کەسن وتیان واللهی ڕاستەکەی پێغەمبەر فەرمووی دەیپرسیارێترتان لێ ئەەکەم بەس بەڕاستی وەڵامم بەنەوە وتیان بەڵێ فەرمووی پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم کێ ئەهلی ئاگری جەهەنەمە جوولەکەکانیش وتیان ئێمە ماوەیەک خوا ئەمان خاتە جەهەنەمەوە یعنی ماوەی 40 ڕۆژ کە وەکو عەقڵیەتی خۆیان وا ئەڵێن دوای ئەوە خوا دەرمانەکە ئەمجا ئێوە خاتە شوێنەکەمان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دەمکوت ببن واللهی ئێمە لە شوێنی ئێوە ناڕۆینە ئاگری جەهەنەمەوە بەڵام ئێوە درۆ ئەکەن بەدەمی خواوە بەدەمی کتابەکەی خواوە درۆ ئەکەن وتیان واللهی ڕاستەکەی ئەی محەممەد دەی پێغەمبەر فەرمووی پرسیارێکی ترتان لێ ئەەکەم دوای ئەوەی کە زانیتان درۆتان لەگەڵ ما کرد لە مەسەلەی باوک و ڕەچەڵەکتانە پێتانم ڕاستیەکەم پێتان وت دوای ئەوەی ڕاستیم پێوتن دەربارەی ئاگری جەهەنەم دەی ئێستا ئەمەیان بەڕاستی بڵێن درۆ مەکەن ئێستا ئێوە ئەزانن کە من هەواڵەکە ئەزانم ئەم دەسە کە هێناوتانە بۆ من ژەهراویتان کردووە یانە وتیان والله ژەهرمان تێ کردووە یعنی ژەهریان تێ کردبوو بۆ کوشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەی پێغەمبەر فەرمووی بۆ ئەمەتان کرد وتیان والله لەبەر ئەوەی أردنا إن كنت كاذبا نستريح وإن كنت نبيا لم يضرك ئێمە ویستمان تاقیت کەینەوە ئەگەر تۆ درۆ بکەی ئەوە ئەتکوژیە و نەجاتمان ئەبێ لە دەست ئیسراحەتەکەین بەڵام ئەگەر پێغەمبەریش بیت ئەوە هیچ زەرەرێکت پێ ناگەیەنێ خوا ئاگادار دەکاتەوە لەم شێوە حەدیثانە دەیەها حەدیثمان هەیە وەکو عەرزم کردن دەربارەی ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەواڵی ڕاستەقینەی داوە بە خەڵکی و بە مسلمانان دەربارەی هەندێک مەسائل کە کەس نەئەزانی بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو نمونانەی تر لە ناڕەحەتترین کاتەکانە کاتێک کە ئەحزاب کۆ ئەبنەوە بۆ هێڕەشێنان بۆ سەر مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەحزاب ئەیانەوێ مەدینە داگیر بکەن 10,000 جنگاوەریان کۆ کردوتەوە بۆ داگیرکردنی مەدینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە بوو مسلمانان چاڵێکیان پێغەمبەری خوا سەحابەکانی کۆ کردەوە کەوا پێی وتن کافرەکان هێڕشێکی گەورە دێنن بۆ سەر مەدینە چی بکەین من ڕاوێشتان پێ ئەەکەم چی بکەین بۆ ئەوەی مسلمانان بپارێزین مەدینە بپارێزین وتیان ئەی پێغەمبەری خوا چەند کەسێک قسەی کرد لە مەوزوعەکە و یەکێکیان سلمانی فارسی بوو وتی ئەی پێغەمبەری خوا ئەگەر بە قسەی من بکەیت چاڵێکی گەورە بە دەوری مەدینەیە لێ ئەدەین بۆ ئەوەی بە ئاسانی نەتوانن بێنە ئەم دیمە لە چاڵەکە ئێمەش لەم دیمی چاڵەکەوە سەنگەر لێ ئەدەین و ئەوان کاتێ لە چاڵەکە بیانەوە بێنە ئەم دیمە هەن لە ژێر دەستی ئێمەیە و ئەتوانین بە تیر لیان بدەین چونکە جێشی ئیسلام بە هەر هەموویەوە ئەو کاتە 3,000 کەس بوو بە هەر هەموو جنگاوەرانی مەدینە 3,000 کەس بوو کافرەکان 10,000 کەس هاتبوون بە پڕچەکترین چەکی ئەو زەمانە بۆ گرتنی مەدینە لەو ساتە وەختەی کە مسلمانان بڕیار پێغەمبەری خوا بڕیاریدا چاڵەکە بکەن طبعا چاڵێکی زۆر گەورە بێ دەوری شارێک بدە یان لایەک شارەکە دارخورما بوو تۆزێ وەکو بە ئاسانی دژمن نەیەتوانی لێەوە بێ لاکەی تری سەحرا بوو چۆڵەوانی بوو ئەو لایەی کە چۆڵەوانی بوو بە هەر چوار یعنی چەندێک درێژی بە درێژیەکەی چاڵەکەیان لێدا چاڵێکی 3 متری و قولیەکیشی هەبێ کە بە ئاسانی ئەسب نەتوانێ لێی باز براتە ئەم دیمە
لەو کاتەی کە خەریکی چاڵەکە بوون و مسلمانان لە ئەو پەڕی ناڕەحەتیا بوون و تەسەوری هەموو کەسێ لەو کاتە بە عەقڵی بەشەری تەسەور وا ئەکرا کەم ئەوە ئاخر ڕۆژانی مسلمانان بێ. بەردێکی گەورە لە شوێنێکە عاسی بوو لە سەحابەکان لە کاتی کەندنی چاڵەکەیە، هاتن وتیان ئەی پێغەمبەری خوا بەردێکی گەورەمان لێ عاسی بووە، تاوێرێکی گەورەیە هەرچی ئەکەین هەڵناکەنرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی چوو بۆ لای ئەو بەردە و قۆڵی مبارەکی هەڵکرد و فەرمووی چەکوشەکەم بەنێ. چەکوشێکیان دا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، چەکوشی یەکەمی لێدا لە تاوێرەکە و بزیسکەی لێ هەڵسان، فەرمووی مژدە بێ مسلمانان، مژدە بێ بە قەسرەکانی بە قەسرە سپیەکانی کیسرا کە ئەکەوێتە ژێردەستان، یعنی ڕۆم، یعنی فارس، یعنی وڵاتی فارس کە گەورەترین وڵاتی سەردەمی ئەو سەردەمە بووە، سەردەمی خۆی، وەکو ڕووسیای ئێستا با بڵێن، بکەوێتە ژێر دەستی ئەم 3000 کەسە ڕەش و ڕووتە کە هیچ توانایەکیان نییە، هیچ دەسڵاتێکیان نییە، ئێستا دەور ئەدرێن پاش ماوەیەکی تر، لەوانەیە لە ناو ببرێن، احتیمالی زۆر هەیە لە ناو ببرێن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو ساتە وەختە مژدەی قەسرەکانی کیسرا ئەدا بە مسلمانان. چەکوشی دووهەمی دا لە بەردەکە و تاوێرەکە و شکاندی، لەگەڵ یا فەرمووی مسلمانان مژدەی قەسرە سوورەکانی ڕۆمتان پێ ئەدەم. ینی بەڕاستی ڕۆمیش ئەو کاتەوەکو ئەمریکای ئێستەوا بوو، یعنی لە ئەو پەڕی هێز و توانایە بوو، مسلمانانیش لە ئەو پەڕی زەعیفیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مژدەی ئەویان پێدا. ئەمە زۆری پێ نەچوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پاش چەند ساڵێکی کەم، یعنی لەو حادیسەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 6 ساڵ کەمتر لە 6 ساڵ ژیا لە پاش ئەوە وفاتی کرد. پاشان ئەبوو بەکر بوو بە خەلیفە، وفاتی کرد دوای 2 ساڵ، یعنی لە ساڵی 13 کۆچی، دوای ئەوە عومەر بوو بە خەلیفە، لە ساڵی 15 فەتحی فارس کرا، یعنی دوای 10 ساڵ دوای ئەوەی کە پێغەمبەر ئەوەی فەرموو قەسرە سپیەکانی فارس کەوتە ژێردەستی ئەو مسلمانانە. دوای ماوەیەکی کەم لەوەش قەسرە سوورەکانی ڕۆمیش کەوتە ژێردەستی ئەو مسلمانانە. ئەم هەواڵانە لە غەیری پێغەمبەرەوە کەس ناتوانێت ئەم هەواڵانە بدە. بۆیە خۆشەویستەکانم لەم چەشنە حەدیثانە حەدیثی زۆرمان هەیە، بەڵام ئەم 3 حەدیثەی کە عەرزم کردن بەڵگەن لەسەر پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا و ڕازگۆیی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. داواکارین لە خوای پەروەردگار خوای تەعالی لە شوێن کەوتۆ ڕاستەقینەکانی پێغەمبەر هەژمارمان بکە. یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی خوایە زەعیفیمان بەهێز بکەی، یا ڕەبی خوایە ئێستا دوژمنان لە هەموو لایەکەوە تەماحی وڵاتی ئێمەیان کردووە و دوژمنان وەکو چۆن لە زمانی پێغەمبەرا صلی الله عليه وسلم تەماحی مەدینەی پێغەمبەریان کردووە، ئێستا تەماحی کوردستانیان کردووە و نایانەوێ ئەم وڵاتەی ئێمە لەسەر پێی خۆی ڕابوەستێ و نایانەوێ ئەم وڵاتەی ئێمە سەر بەخۆ بێ. یا ڕەبی خوایە سەرمان بخەی بەسەریانە، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین دەسڵاتدارمان بکەی. یا ڕەبی خوایە بمان کەی بە دەوڵەتێکی سەر بەخۆ لەژێر ئاڵاکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، بە قورئانەکەی تۆ حکم بکات ئەم وڵاتە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە یا ئیلاه العالەمین شیفای نەخۆشەکانمان بدەی، بەزەید بە مردوەکانمانە بێتەوە. یا ڕەبی ئەوانەی کە احتیاجن خوایە احتیاجەکانیان بۆ جێبەجێ بکەی. یا ڕەبی خوایە ئەم وەزع و قەیرانەمان، قەیرانی ئابووریمان لەسەر لابەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت، هەر کەسێ لەناو ئەم مەجلیسە ئێستا دوعایەک حەزەکە من دوعایەکی بۆ بکەم، شتێک لە دڵایەتی، یا ڕەبی من دوعا ئەکەم ئێستا لەیرە و لە تۆ ئەپاڕێمەوە خوایە، ناز و ڕازی هەر هەموومان جێبەجێ بکەی خوایە، ڕەحممان پێ بکەی. یا ڕەبی ئەوەی خێرە بۆ بهێنیتە ڕێگامان، ئەوەی شەڕ و خراپەیە لێمانی بە دوور بگری. ئامین ئامین.